مامۆستای بەڕێز سڵاوی خوال لێبێت من داوای ڕوونکردنەوەیەکتان لێ دەکەم سەبارەت بە مووقیفێکی دیاریکراو. مامۆستای گیان من باوکم پیاوێکی هەتا بڵێ خواناس و مولتەزیمە و خاوەنی ئاستێکی بەرزی خوڕەوشتە لە هەموو ڕوویەکەوە. تەنها مووقیفێکی هەیە کە بەڕاستی دەترسم پێی گوناهبار بێ. زۆر جاریش بە تێڕوانینی خۆم بۆم ڕوون کردوێتەوە، بەڵام پێی وایە کارێکی گونجاو ئەنجام دەدات، کارەکەش ئەمەیە. ئێمە خۆمان خێزانێکی مولتەزیم و داپۆشراوین و کاتێک میوانێکمان دێت کە کچە گەنجەکانیان داپۆشراونین، ئەوە باوکم پێی ناخۆشە و زۆر جار ئامۆژگاریان دەکات. بەڵام ئەم ئامۆژگاریانە چەند جار دووبارە دەبنەوە، لە هەمان کاتە دووبارە دەبنەوە لە هاتنەکانیاندا و لە دانیشتنی بە کۆمەڵدا زۆر جار پێیان دەڵێت ئەوانیش ئەو قسانی باوکمیان پێ ناخۆشە و لە دڵی دەگرن. مامۆستا گیان تکایە بۆ چوونی جەنابت لەو بارەیەوە چییە؟ ئایا پێویستە ئەگەر جلو بەرگی میوان نەشیاو بوو بەو جۆرەی باوکم پێیان بڵێین یان دەبێت بەرگیان بگرین وەکو حرمەتێک کە لە ماڵەکەماندان، و ئەوە نابێتە ئەرکی ئێمە کە بۆیان ڕاست بکەینەوە لە کاتێکە ئەوان خۆیان باوک و براو هاوسەر و وەلی ئەمری خۆیانیان هەیە. ئەمە نامەکە بوو کە وەکو خۆی بەبێ زیاد و کەم بەڕێزان خوێنمانەوە و پێویستە قسەی لەسەر بکەین. لە وەڵامدا دەڵێم وبیللهی تەوفیق. یەکەم سوپاس بۆ خوا ئەلحەمدولیلا کە ئێوە بەڕێستان خێزانێکی مولتەزیمن، پابەندن بە ئاینی پڕبەرەکەتی ئیسلامەوە، ئاینێک کە ڕەحمەتە بۆ ئەو کەسەی کە پابەندە پێوەی و ڕەحمەتە بۆ هەر کەسێکیش کە میوانی ئەو کەسە بێ یان دۆست و ئاشنا و هاوڕێی بێ. سوپاس بۆ خوا کە خێزانێکی مولتەزیم و پابەندن بە ئیسلام، و سوپاس بۆ خوا کە داپۆشراون بە بەرگی حەیا و حورمەت و باڵاپۆشی ئیسلامی. حەمد و سەنا بۆ خوا کە باوکێکی دیندار و ڕەوش بەرز و بە هەڵوێستان هەیە. باوکتان هەم وەکو خۆت باست کردووە، سوپاس بۆ خوا پابەندە بە بنەماکانی ئاینەوە، هەروەها لە ڕووی ڕەوشت و ئەخلاقەوە پیاوێکی ڕەوش پەسەندە، و لەگەڵ ئەوەشە دیندارێکی هەر بۆ خۆی نییە، کەسێکی بە هەڵوێستیشە لە کاتی بینینی شکاندنی سنوورەکانی خوای پەروەردگاردا. جەنابەت دەفەرمووی میوانمان دێ کچە گەنجەکانیان داپۆشراو نین، واتە کارێک کە 100% ناشەرعیە، واتە کارێک نییە لە مەزهەبێکی ئیسلامیدا شافعی بفەرمێ ئەمە وایە و ئەبوو حەنیفە ڕەیەکی تری هەبێ. بابەتی باڵاپۆشی ئافرەت، داپۆشراوی کچانمان لە تەمەنی باڵغبوون یان پێشترەوە هەتا کۆتایی تەمەن بەڕێزان بابەتێکە نەسسی ئاەتی قورئانی لەسەرە. دوو سوورەتی قورئانی پڕبەرەکەت و بەخشش باسی باڵاپۆشیمان بۆ دەکات. ئەمە تەنانەت فەرمودەی پێغەمبەریش نییە صلی الله عليه وسلم، نەسی کەلامی رب العالمین سبحانه وتعالى، هیچ مەجالێکی تێدا نییە کە ئافرەت دەبێ باڵاپۆش بێ. کە میوانێک هاتۆتە ماڵی جەنابتانەوە کە ئێوە خۆتان ماڵێکی مولتەزیم پابەند بە ئاینی ئیسلامن، وەک کچەکانتان داپۆشراون بە بەرگی باڵاپۆشی موسڵمانانە، باوکت ئەبێ هەڵوێستی هەبێ، چونکە ئیسلامی ئێمە بەڕێزان هەر ئەوە نییە خۆت دینداربی بەڵام حەقی کەسن نەبێ. دینی پیرۆزی ئیسلام، دینی پڕبەرەکەتی ئیسلام، ڕەحمەتی ئیسلام ئەوەیە. پێمان دەڵێت تۆ وەکو ئاینەکانی تر نی، وەکو کۆمەڵە ئاینی تر، هەندێک تقوساتت هەبێ، عیباداتت هەبێ و پاشان حەقی کەسن نەبێ. نەخێر، ئیسلامی ئێمە پێمان دەڵێ دەبێ خۆت بڕازێنیتەوە بە ڕەوشت و ئاکارە بەرز و پەسەندەکان و خۆشت بپارێزی لە ڕەوشتە دزێ و خراپ و نامۆکان، ئەمجا پاشان فەرمان بکەی بە ڕەوشتە بەرزەکان و ڕێگریش بکەی لەو شتانەی کە خوا نەهی لێکردوون، کە ڕێگری لێکردوون. لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 110 خوای پەروەردگار دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. هەموو جا عەرزی جەنابتان دەکەم لە وتارەکانی جومعەشماندا و لە بەرنامەی خۆشەویستیشدا، بەڕێزان دەڵێم کە قورئانتان خوێندەوە زۆر بە وردی بخوێننەوە. ئینسان کاتێک کە موسڵمانە یەکەم جار ئیمانی هەیە، یعنی بەبێ ئیمان تۆ ئەوەی ترت بەتاڵە، کەچی لەم ئاەتەدا بەڕێزان دیقەت بدەن. دەفەرمێ ئێوە باشترین ئومەتێکن بەم مەرجانە، یەکەم فەرمان دەکەن بە پەسند، معروف یعنی پەسند، شتێک خوا پەسەندی بێ، عەقڵ پەسەندی بێ،
کۆمەڵگای سەلیم پەسەندی بێ ڕەوشت و ئەخلاقی بەرز پەسەندی بێ ئەبێت تۆ هەم خۆت تێدا بێ هەم فەرمان بە خەڵکیشکەی کە خەڵکینە ئەم شتە پەسەند و ڕەسەنەتان با تێدا بێ ئەوە خاڵ یەکەم وتەنهەونە عەنی المونکەر خۆت بپارێزی لە ڕەوشتە دزێوەکان منکەڕ یعنی چی یعنی نامۆیە بە شەریعەتی پاشی ئیسلام نامۆیە بە عەقڵی سەلیم نامۆیە بە ڕەوشت و کولتوری نەتەوەکەی خۆت ئێستا بەڕێزان ئەم سفوریەی کە ئافرەتانمان بەداخەوە دەستیان داوەتێ تەنورەی کورت و پانتۆڵی تەسک و سەر و گەردنی ڕوت و ئەوانە نامۆیە بە شەریعەتی ئیسلامی لە قورئانە جێی نابێتەوە نامۆیە بە ڕێباز و کانی پێغەمبەر خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نامۆیە بە کولتوری باب و باپیرانی خۆمان دایاپیرەکانی ئێمە وەرە 100 ساڵ 50 ساڵ لەمەوبەر کێوج لە ڕوتانە هەبوو لە وڵاتی ئێمەدا ئەوە بە کولتورمان بە ئاینمان بە ڕەسەنایەتیمان بە نەتەوایەتیمان بە نیشتیمانمان بە هەمووی نامۆیە ئەوە منکەڕە کە تۆ شتێکی ئاوت بینی نەدەبێت خۆت بیکەی و نەقبوڵیشی کەی بە خەڵکی چی بکەی ئامۆژگاری بکەی فەرمانی پێ بکەی بڵێ ئەمە کارێکی ناڕەوایە کارێکی ناپەسەندە ئەمجا دەفەرمێ وتؤمنون بالله ئیمانیشیان هەیە بە الله سبحانه وتعالى یعنی ئیمانەکەی دواخست ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێ ئیمانێک بەخوا سبحانه وتعالى ئیمانێک بە ئاینی ئیسلام و بە ڕۆژی قیامەت کاتێک بە کەڵک دێ کە تۆ خاوەن هەڵوێست بی بۆی ئیمانەکەی دواخست ئیمانێک بە کەڵک دێ کە تۆ هەڵوێستت هەبێ قسەت هەبێ کردداری جوانت هەبێ نەسیحەتی خێرت هەبێ خێرت بۆ خۆت کردووە با خەڵکیش هەیبێ خۆت ئیمانداری با خەڵکی ژماندار بێ خۆت لە ئاگری جەهەنەم دەپارێزی ئەبێ هەڵوێستت هەبێ خەڵکێکیش خەریکە دەکەوێتە ئاگرەوە فەرمانەکانی پەروەردگار دەشکێنێ نابێ بێ هەڵوێست بی کەواتە باوکی جەنابەت ئەلحەمدولیلا ئیماندارێکی بە حەقە چونکە خاوەن هەڵوێستە بەڵامێکی تێ دەکەوێت بەڵام بەڕێزدا میوان چەند جۆرێکی هەیە جۆری یەکەم لە میوان یەک جار دێ و دەڕوە میوانێکە بە هەر ئاستێک بێت لە هەر پلەیەکا بێت لە هەر بارێکی کۆمەڵایەتی داوێت یەک جار میوانی تۆیە بە کاروبارێک بە سەردانێک بە سیلێ ڕەحمێک بە سەردانێکی نەخۆش یەک جار هاتۆتە ماڵی تۆ کە هاتۆتە ماڵی تۆ سەیدەکەی ئافرەتەکانێکیان لەگەڵن داپۆشراونین کە لە ئیسلامی ئێمەدا بەڕێزان ئەسڵ ئەوەیە میوانی پیاو بە یەکەوە دانیشێ میوانی ژن بە یەکەوە دانیشێ نابێ پیاو و ژن وەکو کوردەواری خۆمان هەمووی تێکەڵ بێ ئەمان ناشەرعیە بەڵام فەرەزنە ئەگەر شوێنەکە وا بچوو بوو یان کولتوری ئەو شوێنە زاڵ بوو بەداخەوە کوڕ و کچێک ژن و پیاو میوان و خاوەن ماڵ بە ژن و بە پیاوە هەموو لە یەک کۆڵا لە یەک شوێنەدا دەنیشتن ئەو کاتە سەیرەکەی ئافرەتەکان داپۆشراونین خاوەن ماڵ وەکو جەنابی باوکت ئەم میوانە یەک جار هاتووە لەوە چێ جارێکی کەش نهاتەوە بابەتەکەش ناتوانانی تۆ بۆ کارێک هاتوون بۆ پێویستێک هاتوون بۆ نمونە بۆ خوازبێنیەک هاتوون تۆ ناکری یەکسە باسی حیجاب و باڵاپۆشیان بۆ بکەیت ئەبێ باسی مەجلیسەکە هەوڵ بدەیت باسی سوپاسی خوا لوتفی خوا کەرەمی خوا حەمد و سەنای خوا باسی ئەوانە بکرێەوە ئەتە باسی خوای پەروەردگاری تێدا بکرێت بەڵام ناکرێت ڕاستەوە خۆ پێیان بڵێ وەڵڵی ئەو ژلانەتان ناشەرعیە جارێککە ئاوامێنەوە ئەم میوانە یەک جار هاتووە و تێپەڕیوە دووەمیان خزم و کەسوکارن ئەوانەی کە هاتوون بۆ ماڵیەوە خزم و کەسوکارن باوکت پێ وەکو پیاوێکی بەتەمەن وەکو دڵسۆز و خەمخۆریان بەهێمنی بە زمانێکی شیرین بە هاندان بە دیاری بۆ کڕین بڵێ هەر کەسێ وەڵڵاهی لە ئێوە کچەکانم باڵاپۆش بێت لە چ بکەوەعد بێ من لەچکی بۆ دەکڕم کام باڵاپۆشەی گران بەهایە من دەچم ئەوەی بۆ دەکڕم دیاریتان بۆ دەکڕم سەفرەتان پێ دەکەم سەیرانتان پێ دەکەم داوەتی من دەبن دەیوەرن با بچینە پێشەوە هانیان بدە سێم ئەوانەی کە دێنە ماڵتانە و ئافرەتانە بێگانن دۆستن دراوسێن هاوپیشەن ئەمانەش دوو جۆرن جۆرێکیان دوور لە خوا و نوێژ ناکەن یعنی هەر ئەسڵەن هەر ئەوەی ئیمانێکی کزیان هەیە نوێژ ناکەن ڕۆژ و ناگرن هیچ پابەندێکیان نییە ئێتۆ سەرەتا ئەمە هەر خوا ناناسێ ئەمە هەر نوێژ ناکە جارێ بڵێ وەرە باسی دەچک و خۆداپۆشینی بۆ بکەی ئەوە زۆر دوورە تۆ دەبێت یەکەم جار باسی خواناسی بۆ بکەیت باسی گەورەی خوا ئەو خوا چەند لوتفی هەیە بە سەرمانەوە ئەو هەموو بەخشانەی کە ناتوانین نەک بیان ژوێنین هەر بیریان لێ بکەینەوە باسی ئەمانەی بۆ بکەیت خۆشەویستی خوا لە دڵیا بچەسپێنی ئەمجا باسی پابەندی بە نوێژیەوە بۆ بکەیت جا لە کاتی نوێژات تۆ بە سەید ڕوود نوێژ ناکەی هاوردەوە لە لەچکەکەت باس کرد ئەمجا لە کۆتاییدا باسی باڵاپۆشیەکەی دەکەیت ئەمە جۆرێکیان بەڵام جۆری دووەم کەسەکان کچەکان کە باڵاپۆژنین داپۆشراونین بەداخەوە ڕوتن نوێژ دەکەن ڕۆژ و دەگرن عمرەش دەکەن بەڵام بەداخەوە کە لە مزگەوت دەڕۆنە دەرەوە کە لە جومعە دەچنە دەرەوە جلەکانن هەمووی ناشەرعیە لەم حاڵەتانەدا نابێت لە دانیشتنی بە کۆمەڵدا
نابێت لەبەر چاوی جەماعەتدا بیان شکێنی بڵێ وەڵڵاهی بەڕاستی تووشی بێ شەرعی بوون لەعنەتی خواتان لێبێ ئەمە خراپە چونکە ئێمە دووشتمان هەیە النەسیحە نەک الفەضیحە نەسیحەت ئامۆژگاری بە زمانی شیرین بە ڕووی خۆش بە دڵسۆزانە فەضیحەت ئەوەیە جەنابەت کەسێک دەبینی بێشەرعێکی تێدایە لەبەر چاوی مەدیسەکەیە پەنجەی بۆ درێژ دەکەی فڵان کەس وەڵڵاهی ئەم کاری کە تۆ دەیکەی بەر لەعنەتی خوا دەکەوی واللهی دڵنیام جێگات جەهەنەمە ئەو کەبرای حیات برد ئەوە ئابڕوود برد ئەوە شکاندت ئەوە هەموو چاوەکان فۆکسیان دەچێتە سەر ئەو فەقیرە هەر نازانێت چی بکە ئەگەر نورێکیش تێدا بێتی کوژێنیەوە بەڵام نەسیحەت وانە نەسیحەت جێی دەکەیەوە بە تەنها لە پەنهانیدا یان بۆی هاوپێش دەکەی لە ناواخنی قسەکان تا ئاماژە بەوە دەکەی ئەم جلانە ناشەرعین بەبێ ئەوەی ڕاستە و خۆ پەنجە بۆ کەسێک درێژکەی بڵێ مەبەستم تۆیە